لەو کاتێککە یاسەکە دەرچوێنرا ئێمە دوو ئامانجمان هەبووە لەو مادەیە پێویستە حکوومەت بۆ مەسلەی پاشکەوتی موچەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لای حکوومەتە شتێ کاتێکی لە ئامانجەکانمانەوە بۆ کە ئەگەر دیقەت بێ لە مادەکە وا هاتووە کردنەوەی ئەژمارێکی بانکی بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان کە شایستە داراییە خەرجکرا و خەرج نەکراوەکانی دیاوێ خەرجکراوەکان مەبەستەوە موچەیە کە مانگانە وەرەگیرێ خەرج نەکراوەکانیش مەبەستمان لە پاشکەوتی موچەکە بووە ئەم پاشەکەوتی موچەکە بە ڕقەمیش بێ بچێتە حسابەکە لە دوایە وەزارەتی دارایی ڕێنمایی و تعلیماتی پێ دەکات ئەمە هەنگاوێکی باشە بێت بۆ ئەوەی کە وردە وردە بەرەوەوە بڕۆین کە سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان هەبێ لە ئێستا لە ساڵسی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەژماری خۆیان هەیە لە ینی حسابی خۆیان هەیە لە بانقەکانە ئەوەی کە ماوەتەوە ینی وەزارەت هەیە بە تەواوەتی ئەو حساباتانی کراوەتەوە بۆ فەرمانبەرانی کردنەوەی ئەو ئەژمارە بانقیانە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لایانی باش و لایانی خراپشیە لایەنە باشەکانی ئەوەیە یەکەم ئەگەر ئێمە هەوڵ بین لە هەرێمی کوردستانە سیستەمی بانقیمان هەبێت لە ڕووی ئەمنیەوە ئەتوانین ئەمنیەتیش باش دابین بکەین لە ڕووی مکافحەکردن و یان کەمکردنەوەی گەندەڵیەوە ئەمیش کاریگەری هەیە